بەڵێ خۆشەویستان ئەچمە لای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان بێگومان لە هەموو دنیادا کەرەستە و کەلوپەلە تایبەتیەکانی هونەرمەندان نرخ و بەهای تایبەتی خۆی هەیە و لە زۆرێک لە وڵاتان و ئەتوانین بڵین لە هەموو دنیا شاوایە کە پێشانگای تایبەتی وە لە زیادکردنی ئاشکرادا و بە نرخی زۆر خەیاڵی کەلوپەل و کەرەستە تایبەتیەکانی هونەرمەندان لە زیادکردنی ئاشکرادا ئەفرۆشرێ. لە شاری سلێمانەش مۆزەخانەی نەتەوە سازانمان هەیە کە ساڵانێکە لەلایەن بەڕێوەبەرێتی هونەری شانۆ دامەزرا و پارێزگاری لە کەلوپەل و شتە تایبەتیەکانی هونەرمەندانی کۆچ کردووە کرێ کە لەلایەن چەند فەرمانبەرێکی بە ئەمەک و دڵسۆزی بەڕێوەبەرێتی بەشی شانۆوە سەرپەرشتیە کرێت. ئەمڕۆ پێشانگایەکی تایبەتی سازکرا سەبارەت بە نمایشکردنی بەشێکی زۆر لەو کەلوپەل و لەو با بڵین شتە تایبەتیانەی کە هی هونەرمەندانی کۆچ کردو بوون کە بەشێکی زۆر لە هاوڕێیان و خزم و کەسوکاری هونەرمەندانیش لەوێ ئامادە بوون. قسە و باسی زیاتر دەربارەی مۆزەخانەی نەتەوە سازانەکەم لەگەڵ زۆر بەڕێز خات و بەیان زەریفی کە یەکێک لە هونەرمەندە خۆشەویستەکانە. بەیان خان بەخێربی جا ئەمڕۆ کامێرای کورتسات بێگومان لەوێ بووە و ژمارێک لە هونەرمەندان لێدوانیان داوە و ڕای خۆیان لەسەر مۆزەخانەکە و تۆ پێکەوە سەیریەکەین و ئەگەڕێینەوە. فەرمووی. کردەوەم جۆرە بڵین مۆزەخانانە کارێکی گرنگەوە لەسەر جەم دنیادا هەیە. ئەگەرچی هەنگاوەکەنگاوێکی زۆر باشە و پێشتریش هەندێک لەم کەلوپەلانە لێرە دانرابوون، بەڵام ئێستا بە فراوانتر و زیاتر هونەرمەندانی بواری شان و درامای گرتوتەوە. من هیوادارم کە ئەم پرۆژەیە گەورەتر بێ بۆ شوێنێکی گەورەتری بۆ تەرخان بکرێەوە سەرجەم هونەرمەندانی بوارەکانی دیکە کەلوپەلەکانیان لێرە دابنرێ. تەنانەت تایبەتیشی نەکەین بە هونەرمەندانی شاری سلێمانی، ئەمەتوانین هەموو هونەرمەندانی کوردستان و باشوور و کوردستانی گەورەش لێرە بیکەینە مۆزەخانەیە کە جێگەی هەموو هونەرمەندانی تیابێ. ناوی ئەم مۆزەخانەیە ناوێکی سەرنجڕاکێشە بەمانای ئەوەیە کە هونەرمەندان ئەتوانن سازان لە نێوان نەتەوەی ئێمە دروست بکەن و ئێستا لە گرنگترین قۆناغەکانی لێکترازانی ئێمە لە باشووری کوردستانە. هیوادارم ڕۆحی هونەرمەندانی ئێمە و کارەکانیان ببنە هەوێنی سازان لە هەرێمی کوردستانە و ژیان و گوزارانی خەڵک باشتر. ڕەوانشاد جیاد دڵپاک بێجگەلەوەی مرۆڤێکی شیکپۆش بوو، بەڵام بەتایبەتی ئەم ستایلەی کراسی نیوقۆڵ و لەگەڵ ئەمیە لەگا بۆین باقیشیە بەس لەگەڵەیە ستایلێکی زۆر دیار بوو پێی بەتایبەتی لە وەرزی بەهار و هاوینە زیاتر بەم ستایلەوە دەرەکەوت. دیارە ئەو کەلوپەلانی دیکەش کەی بینینی هونەرمەندەکانیکە بەعزێکیان ئەو ستایلانن کە پێیان ناسراونەتەوە، یعنی لەوانەیە کەلوپەلیان زۆر بێشتیان زۆر بێ، بەڵام هەندێک کەلوپەلێ زیاتر هونەرمەندی پێناسر، هەندێکیان لە ڕۆڵەکانیانە لە کارە هونەریەکانیانە، هەندێکیان لە ژیانی ئاساییانە. دەستخۆشی لە بەیان خانەکەم بەڕاستی عەزێتی کێشاوە لە هەموو ئەوانەی کە بەشدار بوونتیایە. بەڕاستی کارێکی جوانە، شتێکی جوانە، چکە هونەرمەند نەمرن، زیندون لە دڵی ئێمەیان. بەس ئەوەیە زیاتر پەرەی پێ بدرێ شتەکانیان لە مۆزەخانێکی گەورەترا بکرێتەوە، کارە هونەریەکانیان دابندێ، ئیشەکانی پێشتریان دابندێ. وڵاهی هیچم پێ ناوتێت، چونکە هەتا ئەم دەقەیەش خۆم و مناڵەکان هەز ناکەین بردووە، چکە هەروە هەستەکەین زیینوە لە ناومانە. مناڵەکانەوە نیە هەدەڵێن باوکم مۆبایلەکەی هەر بەدەستیانەوەی مۆبایلەکەی باوکم ئەوەی باوکم، یعنی هەتا ئەم دەقەیەش هەز ناکەین بردووە، هەروە ئەزانن ئەگەڕێتەوە. بەس ڕۆحی شاد بێ، ئینشەڵڵا جێگەی بەهەشت بێ. درود بۆ گیانی هەموو ئەو هونەرمەندانەی کە لە ژیاندا نەماون و بەجێیان هێشتوین. خاتوبەیان دووبارە بەخێر هاتی، خێربەی سەرچاو. هەر لە ناوەکەیەوە دەست پێکەم مۆزەخانەی نەتەوە سازان ناوێکی زۆر سەرنجڕاکێشە. بەڵێ من لە پێشە پەیوەندیم کرد بە چەند شاعیرێکەوە، دەمزانم ناوێکی جوانم بۆ دابنێن، ئەترێکی لەوانش کۆمەندان بوو کە پیشانی دکتۆرمە دکتۆر موحسین وتی خۆڕاستە هەمویان کۆیەکی بەرزیان هەیە، بەڵام من ئەمەیە ناوێ بێ زۆر سەرنجڕاکێش بێ. وتم دکتۆر گامیش گوێم لێتە پێم خۆشە، وتی بۆ ناوێنەی نەتەوە سازان.
وڵا نەتەوە سازان من حەزەکەم بۆ مشیکەیتەوە زام تیئەگەم بەڵام ئەها لە ڕووی ئەدەبیەوە زانی چۆنە ئێتر بۆی باس کردم کە نەتەوە سازان هەر هونەرمەندانن کە نەتەوەیەک بە نەتەوەیەکتر ئەناسێنێ. ئێمە ساڵانی پێشوو وڵاتی میسرمانە ناسی بەهۆی کێوە ئەمان ناسی بەهۆی هونەرمەندەکانەوە یا گۆرانی بێشەکانەوە وڵاتەکانی تریش بە هەمان شێوە. ئەیتر ئەمە بۆ دەستپێکێک بۆ ئەوی کە مۆزەخانێکی وا دروستکرێ بەو ناوە جوانەوە هەتا قەتەکانیشمان نووسی و سەر گۆڕیم کردم بەوە میش خۆم زۆر ماجی بووم پێی چکە ئەهێنێت یانی هونەرمەندەکانمان ئەهێنێت ڕۆحیان شاد بێت. ئەمە بێگومان ئەتوانین وەکو پرۆژەیەکی زۆر گەورە سەیری بکەین کە لە داهاتوودا ڕەنگە فراوانتر بێ هونەرمەندانی با بڵێن هونەرمەندە جیاوازەکانی تر یعنی تەنها شان و درامە هەموو هونەرمەندانی تریش لە خۆ ئەکرێ بکرێتە پرۆژەیەکی زۆر گەورە. ئەمە بیرۆکەکەی بۆ ساڵی چەند نەگەڕێتەوە و چەند ساڵە دامەزراوە و ئەو گۆڕانکاریانی کە تا ئێستا بەسەر پرۆژەکە هاتووە چییە؟ من خوازیارم کە پەری پێبیدێت ئەمە دەرگایەکە بۆی کە بتوانین پەرە بە کارەکەمان بێت. لە ساڵی 2014 بوو لەگەڵ کاکسەفین ئەنوەر دانیشتین ئەم بیرۆکەیە بە مێشکما هادیانی هونەرمەندە کۆچ کردوەکان کە من کارم لەگەڵ نەکردون بەداخەوە حەزەکەم هەر لەسەر وەرەقە نەبێت حەزم کرد کەلوپەل و شتەکان تۆ بڵێ ما بێتیان هەیان بێت یاخود ئستعدادی ئەویان تایە کە ئەوانەمان بنێ وتی بۆ نایانی باش شتێکی وا بکەین وتماخر بێ لە پێشا شوێنەکە بدۆزینەوە. ئەوە بە هۆڵی ڕۆشنبیری چوین سیرمان کرد ئەوانە هەمووی پەنجەرەن یان خۆمان کردومانە جامخانەمان بۆ دروست کردەوە بەڵێ. ئیتر کاک سەردار خدر ئەو پەیوەندیکی زۆر باشی هەبوو لەگەڵ میشەیە بۆ لەگەڵ هونەرمەندەکان ئەچوو بۆ ماڵیان ژیان نامەکە لە سندیکای هونەرمەندان بۆی حازرەکردن بۆ شی قسمە چوارچێەوە یانی ئاوایی هاوڕێیان زۆر ینی هاوکاریان کردن بەڕاستی چ سەفین چ سەردار خدر چ خاتو سازگار خاتۆ ڕزگار کاک ئەمیر ئیتر ئەو بەڕێوەبەرانی کە هاتوونە تا وەکو بەڕێوەبەرایەتی ئەوانی زۆر هاوکاریان کردن بەڕاستی ینی هەر لە سەردەمی خۆیانە تا ئێستاش کە دکتۆر موحسینە ئەو پێشنیاری کردوتی ئەم ئیشت کردو لە 2014ەوە گوناحنی وتی تاحی بۆ نەکەینەوە یعنی من لە خەیاڵی خۆم هەوەنەوە هەر خزمەتەکەم هەر با دڵی ئەو هونەرمەندانە خۆش خەم بۆی چکە من لەگەڵیانە ئەژیان بەڕاستی هەر پاکردنەوەیەک و هەر گۆڕانکاریەک من لەگەڵیانە ئەژیم قسەم لەگەڵا ئەکردن یعنی داخم ئەخوات کە کارم لەگەڵانە کردن بەداخەوە. ئیتر ئەوە بوو لە 2023 تر پەرەم پێە جێگانەما بوو بەڕاستی چکە ئەو کاتا جلوبەرگیانێنا قاتیانێناوە پیشانیشیە یعنی نەمەتوانی ڕەفزی شتەکانیان بکرد چکە سیمای ئەو هونەرمەندە هەستەکەی ئەو شتانە شتی زۆر بە نرخە تەنانەت خێزانەکەشیان و ئەوان دەستێنە شتێکی زۆر بە نرخ زۆر کە بۆ ئەوان وەکو یادگاریە با بڵین جوانەکانی ئەو بەڵێ ینی هی خۆیان لە ماڵەکە دەرکردی یان بە من ینی لەبەرەوە من زۆر سپاسیانەکەم کە سوکارەکەیان زۆرترین ئەو هونەرمەندانەیان کەلوپەلی چەند هونەرمەندی تایە تقریبان ئێستا ئەمە 37 هونەرمەندە کە من چواری تریشم ماوە چکە بە دوایانە ئەگەڕێم هەتا تەلەفۆنم دەسەکەی ئەچم بۆ ماڵیان و جێبەجێیەکەم پێ ئەچێت یعنی زۆرێک لە هونەرمەندان کە ماوە کاتەکە و نەڕەخساوە یاخود تەلەفۆنم دەست نەکەوتەوە یعنی دوو ڕقم لە ڕێی پەیجێکەوە دەستم کەوتووە یعنی چکە زۆر دەمێکە ئەم ئیشە کراوە لەبەرەوە من هەوڵێم ئەو 4-5 ماوە ترخوایات بێ ینی بڵێم حەزەکەم کەسی تر لە هونەرمەندەکان یانی کۆچ نەکەن بەڕاستی شوێنەکە زۆر بچووکە و ئیتر ئەو جلوبەرگانی کە یایان مەتێ ئەمێ بۆیان بەرمەوە چکە جێگام نییە بەڕاستی جلوبەرگیش تێک ئەچێ ساڵێکیان هی کاقایر مستەفا شاڵێکی ڕەشی هێنابوو ئەو جلانە لەبەرە کرد بۆ دراماکان سێرەکەم مۆرانەتی یا بوو زۆر خەفەتم خوارد ینی گریان بە دیارەوە وتم سامت چۆن ئەمە بەرمەوە
بۆ لای کەسوکارەکەی ئێتر لەگەڵ هاژەکان قسەم کرد وتی زۆر ئاسایەوە ترەوەجلە یعنی تێگەچێت بەس ناتوانرێت شوێنێکی با بڵین شایستە بۆ کەلوپەلانە زۆر دانرێ بۆ ئەوەی کە هەمووی لە شوشەیە بێت و کەلوپەلەکانیش لە ناو ڕاستەکەی چونکە ئەوە لە ئەخیرا وەکو مەسئولیەتێکی ژوایە لە سەرشانی تۆ ئێستاش کە لەوێ دامناوە بڕوا ئەەکەی ئێتە کلیل ئەڵێ وتێرە یەک جانتا کلیلم هەیە هەرێکۆ کلیل تایبەتی خۆی هەیە بە ڕەقەمە بە حرفە یعنی بۆی نییە کەسی تربی کاتەوە لە خۆم و ڕزگار و سازگار زیاتر زۆر باشە ئەو خانەوادەی هونەرمەندەکان ڕەئیان چییە لەسەر پێدانی کەلوپەل و کەرەستە تایبەتیەکانی ئەو هونەرمەندانەی کە لە ژیانانە ماون بەڕاستی هەڵوێستێکی زۆر جوانیانە بوو بۆ هەرج ماڵێک چووم تەنانەت هیچی نەما بێ هەوێکەی یاومەتەیە یان بۆی دای بنێم بڕوا بکە ئێتر بێجگە لەوانەیە کەیتر حەزەکەن کەلوپەلانە بمێنێتەوە ئەزانن کە یان منش بەڕاستی زۆر پارێزگاریان لێکەم من سەرەتا کە ئەو جلانەی بۆ هێنام سەردار هەندێکی لەگەڵ یا چوون بۆ ماڵەکان شوێنم نەبوو هێشتا هینەکە نەکرابوو یان جامخانەکە دروست نەکرابوو هەمووی بردە ماڵ و لە کەنتۆرەکە یادامنا یعنی ئەیانوت ئەو جلانە چۆن لێدا ئەوتمەی چۆن دای بنێم قاتی تایە تازە یان لەبەر نەکراوە بڕواکەی ئەو جلانە لەبەر نەکراوە مەگەر بۆ تەمسیلەکە لەبەری کریا بۆ شانۆکە ئێتر هەمووی لە ماڵی خۆمدانە ئێستاش بە بەردەوامی بە تایبەتی قەمیسەکان ئەی بەمە ماڵەوە ئەی شۆم و تووشیەکەم یعنی بۆی هینی تێک نەچێت بەڵام بڕیارم ماوە کە جلوبەرگەکان بێمە بە خاوەنەکەی چکە گوناحەیان تێک ئەچێت چکە شوێنەکە شیاوی ئەوە نییە بەڕاستی زۆر بچووکە بە هاوین گەرمە بە زستانیش ساردا ئاوی ژێتە ژوورەوە تر هیوادارم ئەمە پەرەی پێبیرێ بینایەک تایبەت مختص بکرێ کە گەورە بێت بتوانرێت هەریەکە و لە شوشەیە دابرێ هەرێکە شوێنێکی تایبەتی خۆی شوێنەکەش بەو شێوەیە دروست بکرێت کە پارێزگاری لەو بەڵێ زۆر یان چکە دەرمانی هەیە سەرما و گەرمای یعنی ئەبێت تەوازن بێت ئەمانە هەمووی کاریگەرە بۆی کە شتەکان بمێنێتەوە اینجا من لەگەڵەوەشا هەر هەوڵم ماوە ئەمە دەستپێکێکە بۆی کە بتوانین گەورەتری بکەین و فراوانتری بکەین ئەمڕۆ کرایەوە پێشانگاکە و بێگومان ژمارێکی زۆر لە هاوڕێ و خزم و کەسوکاری ئەو هونەرمەندە کۆچ کردوانە لەو پێشانگایە ئامادەیان هەبوو کاردانەوەی ئەوان هەستی ئەوان چۆن بوو کاتێککە کەلوپەلی هاوسەر و برا و خوشک و کەسوکاریانە بینیەوە لەو پێشانگایە وڵی زۆر بەداخەوە ئەمیان بە چای پڕفرمێسکەوە یان پیرۆزواییان لێ کردم یعنی ئەوت تۆ ئەو شتانت پاراستەوە لە ماڵی ئێمە زۆر دیار نییە ئێوتم من کە ئاوام کردو بۆی خەڵک ببینێ ئەی هونەرمەندەکانمان بەچی بناسرێنەوە یعنی ئەمە شەر کارێکی بچووکە کە من کردومە ئەو کارە گەورەی کە من خەونی پێوە بینم خۆزیارم ئەوە ببێت شەڵا بەشک و بێتە دی کە من شوێنێکی فراوان هەبێت هەریەکە لە لای کەلوپەلی خۆیوانێ پەیکەرێکی بۆ دروست کرێ ئەو پەیکەرە وابێ کە خەڵک لە تەنیشتی و وێنە بگرێ وەکو ئەکتەرەکانی وڵاتانی لە بەریتانیا هەیە لە وڵاتانی زۆر هەیە یعنی هەستەکەی کە کەسەکە ماوە ئەو هونەرمەندە ماوە ڕسمی لەگەڵاگرت ئەوە خەونێکی منە بەڕاستی ینی ئێستا هینێک دروستکراوە هی پیرەمێرد لە هۆڵی خاکە بەڕاستی جوانە ینی ئەو موانی سەردەستی هەمووی دروست کراوە ینی کە ئەوەم بینی یەکسەر مەتحەفەکەم بیرکەوتەوە ئەمە خۆزگەم ئەو هونەرمەندانش ئابۆ شێوە پێکەریان بۆ دروست کرێت هیچ پلانێک هەیە بۆ داهاتوو بۆ ئەوەی کە شوێنێکی تایبەتی تەرخان بکرێت بۆ پاراستن یان مۆزەخانەیەکی تایبەتی دروست بکرێت و خۆت کە یەکێکیت لە فەرمانبەرە چالاکەکانی بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری بە شیشانۆ هیچ شوێنێک شکەبەی بۆ ئەوی کە لە داهاتوە داوای بکەیت بۆ ئەوەی کە لەم کاتیان لەبەرەوەی من هەر
طموحم ئەوە بوو کەیتە بکرێتەوە بە خەڵک بناسرێنێ ئەویش دکتۆر محسین هینی کرد وتی دوای ئەوەش ئێتر کاری بۆکەین کە کاری بۆکەی لەوانەیە یعنی ئەگەر جێگانەمێنێ من چی بۆ بکەم چکە بەشی خوارەوەی هۆڵی ڕۆشنبیری ئەوێش تەرخانمان کردووە کە دووسێ مەعرەزی تیا بکەینەوە بەڵام ئەوەش یعنی نابێت چکە هەر بەبەردەوامی تر ژیان وایە پێشانگەی لەم جۆرەش پێویستەکە پێشانگایەکی هەمیشەیی بێ بۆیە بتوانێت سەردانی بکات ڕەنگە گەشتیار بتوانێت و بۆ ئەوەی کە کەلوپەلی تایبەتی و زیاتر هونەرمەندەکانیش بناسن پێم وابێ ژیاننامەی هونەرمەندەکانیشتان داناوە ساڵی ئیشکردنیان و چەند بەرهەمیان هەیە دەستەکانتان خۆش بێ بەڕاستی پرۆژەیەکی زۆر جوانە بۆ هیواین کە لە داهاتوە زیاتر گەورە بکرێت لە ماوەی ئەم دەساڵەیەدا دەبیان هیچ کاتێک بووە کە باڵێن ئەو کەلوپەلانە لە شوێنێکی تران نمایش بکرێن بە شێوەیەکی تر یان ئەمە یەکەم جار بووە ئەمە یەکەم جارە نمایشم نەکردووە تەنانەت کە هاتوون مقابلەشیان کردوون باسم کردووە بەس زۆر بە و تەرکیزەوە هینم نەکردەوە من نابێت تەسویر کرێ چکە یعنی هەر هونەرمەندەکان خۆیان یان کە سوکاری خۆیان ئەزانن چیان هێناوە بۆ من زۆر کەس بیدیوێتی بەڵام ئەوە نەبووە جا منیش ژیاننامەی زۆریانم دانە نابوو هەندێ ڕسمدانە نابوو ئەموت با جارێ شاراوە بێت ترت بۆی کەس یانیان ناسێتەوە ئەوە لە ماوەی 15 ڕۆژە ئیتر هەمووی ژیان نامە و وێنەکان بە تازەی کە سوکاریان ئاهاتنیاوت و تۆ چیت کردو شتەکان ئێمە وامان یای تێکە زۆر ئاسایی بوو ئەوتم ئەبێ ئابە و شێوەیە دابدرێت یعنی ئەو عەرەزەمان کردەوە لە 2023 ئیتر یعنی شوێن منە بوو ناچار بم ئەو مەعرەزە بکەمەوە جامخانەیە ینی 5 خانەیە بەداخەوە هەمووی پڕ بەوە بەداخەوە ینی ئیتر منە هینەکەم ینی ئەڵێم ئەبێ شوێنێک تریش بکەینەوە چکە یاخود ئەو جلو بەرگانی کە هێناویانە شوێنی زۆر گرتووە من دەتوانم هینی بکەم ئەجلو بەرگەکانیان بەمەوانێ هەر ژیان نامە و کەلوپەلێکی بەسیط عینەکە ملوانکێ بەڵێ قەڵەمە سەعاتە ئەمانە باشتێک لەگەڵ ژیان نامە و ئێستا من دڵشاد مامۆستا دڵشاد کەمال کە چوومە ماڵەکان خێزانەکەی وتی زۆر حەزی لە تاوڵا کرد تاوڵەکەی و بەمیاخە تاوڵە گرانی ینی تۆ شتێکی زۆر زۆر گرنگە ئەیتر یان تایبەتە وتی ئەوە بەراک لە پێشانگاکە دای بنێ دامنا ئیتر یعنی زۆر شتێکی سێر بوو خەڵکە هات چۆن تاوڵە یانداوتمەوەتن دایم ئیشی پێ کردووە یعنی ئەوەی دەستی لێیا بێ ئەو گوڵزارخانە وتی خوا بیبە چکە ئەزانم تۆ ئەی پارێزی شوێنەکەش پارێزراوە دەستەکانت خۆش بێ نمونەت هەر زۆر بێ جێگای شانازیت سپاس دەکەم کەم ئێوارێ زۆر سپاس من لێرەوە ئەمێ زۆر 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 سپاسی ئەو هاوکارانم کەم بەڕاستی لەم ماوەیە بە تایبەتی بەشی تەکنیک لە گشتێکە زۆر هاوکاریان کردم ئیشی ئەوانیش نەبوو بەس زۆر هاوکاریان کردم کاک ڕێباری دەلاک و پاشانیش ئیتر ئەوە کاک سەفینە کاک سەردار خدرە بڵێن کاگەمیرە کاکی وایە ئەمانە کە ئاید بە هۆڵەکەن زۆر هاوکاریان کردم زائیدەن خات و سازگار و خات و ڕزگاری زۆر و دائیرەش بە هەمان شێوە یعنی ئینسان نیشتیماکان ئەو 2 هەفتێ من داوام نەکردەوە ڕاستی هەر لەوێ داوام کردو بە زیاشە یعنی پێنجشەمانیش داوام کردووە زۆر هاوکاریان کردم بەڕاستی ساغ بێ و دەستی هەموو لایەک خۆش بێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس